لەوەتەی بۆمبارانی فڕۆکە جەنگیەکانی رووسیا لە سووریا دەستی پێ کردووە لێدوانی دژبێک لەلایەن لایەنە جیاوازەکانەوە لە ئارادایە ڕوون نییە ئەو بۆردومانانە چلایەک بەهێز دەکات و چلایەکیش لاواز دەکات. ئێمە ئەو بۆشونە ڕەت دەکەینەوە کە دەڵێت هەموو کەس کە دژی ئەسەد بێت تیرۆریستە. لەو باوەڕەداین ئەوە شکست بە خۆدانە. ئەو بۆچوونە دووچەری تەنگ و چەڵەمەمان دەکات ئەوەش زۆرتر وەک ئامڕازێکی ڕاکیشانی شەڕکەرانی بیانی بەکاردەهێنرێت. ناوچەکانی ژێردەسەڵاتی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە سووریا بەگشتی دیارە هێزەکان ڕوونە بە کوێدا بڵاو بوونەتەوە. گلەی وڵاتانی بەشدار لە شەڕی داعش لە رووسیا هێشتا بۆردومانی پێکانی داعشی نەکردووە هەرچەندە ئەو بەرەی نێوان رووسیا و ئێران و سووریا بە شێوەیەکی تر لە هاوکێشەکان دەڕوانن. فنحن كدول لدينا رؤية لدينا خبرة. ئێمە وەکو هەندێک وڵات پسپۆری و دیدی خۆمان هەیە. ئێوەش وەکو دەوڵەتی ئێران دووچاری هێرشی تۆریستی بوون و رووسیاش بە چەند شێوەیەک ڕوبەڕووی هێرشی تۆریستی بۆتەوە. ئەم چوار وڵاتە یەکمان گرتووە لە بواری سەربازی و ئاسایشی و ئاڵوگۆڕکردنی زانیاری و هەر شتێکی تری پەیوەست بە تیرۆر. دەرفەتێکی گەورەی سەرکەوتن لە بەردەستدایە نەوەکو کەم. ئەوەی کە ڕوودەدا تراژیدیایە زۆربەی بۆردومانی فڕۆکەکانی رووسیا لە هەندێک شوێنی سووریا ئەو ناوچانەی بۆردومانیان کردووە لەو بەشەدا بووە کە بەدەستی ئۆپۆزیسیۆنی دژ بە ڕژێمی ئەسەدا نەوەکو ئەو ناوچانی کە بەدەستی داعشەوەیە کەوا بێت چی ڕوودەدات پشتیوانی لە خوێن ڕێژێکی وەکو ئەسەد دەکەن ئەوەش مەترسیدارترین هەڵەیە کە دەیکەن بۆ خۆیان و جیهانیش. هاوکێشە سیاسیەکان لەو ناوچانە تەنها بەو شەڕ و شۆڕە نەوەستاوە. گرفتی شەپۆلی ئاوارەکانیش بۆ وڵاتانی ئەوروپا دەشێت کاریگەری بکاتە سەر بیرکردنەوە لە شەوەی گۆڕانی بارودۆخی سیاسی لە سووریا. ئێستا واقعەیەک هەیە لە جیاوازی کارکردندا رووسیەکان ڕژیمی ئەسەد لە خۆراوا دەپارێزن و ئێمەش لە خۆرهەڵاتەوە دەیپارێزین. رووسیا لەگەڵ بڕیاردانی بەشداریکردن فڕۆکەکانی لە ئاسمان دەستیان بە بۆردومان کرد. ئێستا شەڕی زەمینیش لە زاری بەرپرسە رووسیەکانەوە باز دەکرێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.